السلام عليكم. بخير بيك وركب، بخير بيك. ماجا هم زۆر داوا لێ بردن دەکەم، بەس دین هەزانم کو داوا لێ بردنتان لێ بکەم. مامەت خوابم بوورە، بەغڵەت لێم تێمەگە، بەس هەم نوێش بە خۆت دەزانی ئیدی لە بەرمار و نەمدەزانی چ بکەم. سۆما زۆر داوای لێ بردن دەکەم. ئەمن ئەمڕۆکە شتێکم دیت کە قەت بڕوام نەدەکرد بە چاوی خۆمە شتم بدیت بە. چی بوو هەژار؟ شتە چی بوو؟ توانە. توانە چی بوو؟ چی بوو کوڕەکەم؟ توانە چ بوو؟ سەردانت کرد وەزعی چۆنە؟ وەزعی توانای؟ ها؟ توانە لە من و تو ساخترە. ئەو باسی چی دەکەی تۆ؟ تۆ چ دەری؟ بەرێ مامە توانە لە من و تو سۆمای ساخترە، هیچ عیبی لە قەلبی نییە، بەس لە بەوەی نێتەکنە تو وای لە خۆی کردیە و خۆی لەسەر عاردی درێژ کردیە. ئەمن ئێستا لێ داوا لێ بردن دەکەم، چونکە بەجددی نەمزانی بوو مامەم بێکەسە. ئەمە مام دەزانیەت و هەر دەتەوێت ئەوان ئیشی خۆیان بکەن و لە کار نەکەون. لێ داهاتی، بەس ئێستا زانیم کە ئەوان چەندە هیچ و پوچن. تو شەر کوڕی منی بابەکەی بە. مامەت لەو زۆر داوا لێ بردن دەکەم، بەس سوالەکەم هەیە و بەجددی بڕوا ناکەم. بەڕاست سۆما خوشیوانە؟ سۆمایە کە پڕە لە محبەت و پڕە لە جوانی، پڕە لە وەفا، کو بەڕاست خوشیوانەیە؟ کو بەڕاست خوشتی دیار و توانە؟ خوا ڕووی سپیکە یا ڕەبی لە دنیا و لە قیامەتێ. سێرکە هەژار، باوکی من فێری خۆشەویستیەکی کردم، بێمەرج و بێسنوور. ئەگەر تای دنیا پشتت لێ بکە لەوەی کە کەسێکت خۆش بێ، هەر دەبێت لە لای بمێنیتەوە بیسەلمێنیت کە خۆشەویستی پاک یعنی چی. باوکم فێری ئەوەی کردم، ئەگەر ئەو ڕۆژە لەگەڵ تۆ بەهاتایەتم یعنی هیچ لە باوکمەوە فێر نەبووم. نەمتوانی قسەکانی باوکم بخەمە ژێر بێ. سۆما زۆر داوا لێ بردن دەکەم، قسەکانی تۆ هەمووی تەواوە من غەدرم لێت دەکرد، بەس من ژۆر ڕۆ قەرارمدا. ماما مامی منە، بابی منە، هەموو کەسی منە. هەر ئێستا کردت بە مۆماری خۆم، وەڵڵا وەبیللا دەبی تۆرە دوا لێ بکەمەوە هەر نەزانی دیار و توانە کوڕی تۆ مامە. ئەمن ئێستا زانیم کە داک و باب چەندە قیمەتە. وەڵڵا مامە نابی هەست بەوەی بکەیت کە کوڕت نییە. ماما دەبی وا جێوانت دۆ بگرمەوە، هەر هەز نەکەی ئەوان کورتن با بزانی بەس ئەمنت هەیە، کە داک و باب بەدستی جێگرەوەیان نییە و دووبارە بوونەوەیان نییە.